تا دێت مەترسیەکانی مانەوەی داعش لە حەویجە لەسەر کەرکووک زیاتر دەبێت و تاکو ئێستاش هیچ پلانێک بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی قەزاکە لە ئارادا نییە. بەڕێوەبەری پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووک ئاماژە بە مەترسیەکانی مانەوەی داعش لەو سنوورە دەکات و دەڵێت بە سەدان چەکداری داعش لەو سنوورە تەراتێن دەکەن و پلانی سەربازی دادەڕێژن. حەویجە شوێنێکی ستراتیجیە هەم بۆ ئێمە بۆ کەرکووک و هەم بۆ داعشیش. داعش خەتی تکریت مووسڵ ئەبەسێتەوە، دووەم سیسیلەی شاخی جەبەل حەبرین کە شوێنێکی چۆن بیانەوێ ئەوان وە چەند چەکداریان بێوێ ئەیانتوانن لەو سیسیلەی شاخە خۆیان هەشار بدەن، بەرنامەی کاری تیرۆریسیدا بنێن، خۆیانە ڕێک بخەنەوە بۆ چی بۆ محافەزەکانی سەلاحەدین و تکریت و مووسڵ و بۆ کەرکووک و بۆ ئەمانە. بۆیە ئەبوا پێش ئازادکردنی مووسڵ بەڕاستی حەویجە ئازاد بکرایە. دەستپێنەکردنی ئۆپراسیۆنی ئازادی حەویجە و پێشخستنی شەڕی مووسڵ نیگەرانی ئیدارەی کەرکووک و هێزەکانی پێشمەرگەی بەدوای خۆی داهێنا و پیان وایە مانەوەی حەویجە لە سنووری کەرکووک مەترسی تەواوی بۆ سەر سەرجەم ناوچەکە هەیە. چاودێرێکی ئەمنیش دەڵێت داعش لە حەویجەوە پیلانی سەربازی بۆ تێکدانی ئاسایشی شارەکانی کەرکووک و سەلاحەدین و دیالەدا دەڕێژێت. سەرەتا حەویجە پانتایشی زۆری هەیە، پانتایەکەی تقریبا نیوەی مەساحەی کەرکووکە، ئەو بەدەستی داعشوەتە. داعشیش لە ماوەی تقریبەنەوە یادی تقریبا نزگە بێتەوە لە یادی 30 ساڵی داگیرکردنی ئەو ناوچەیە. مەترسیەکانی داعش لە حەویجە تەنها لەسەر کەرکووک نییە، ئەبینی ئەگەم لە حەزە بکەی هێرشەکانی داعش لەسەر پارێزگای دیالە لەسەر تکری تەنها خودی پایتەختی عێراق بەغا ئەبینە ژێ هەڕەشەیەتە بەجۆری هەموو معلوماتەکانی لێپرسراوە دەستگا ئەمنیەکانی بەغا هەمووی ناوچەکانی حەویجەیە. داعش لەوێ پلاندانە بۆ ڕشکنە سەریان. بۆیە ئەم مانەوەی ئەو ناوچەیە بەبێ ئەوەی کە هیچ ئاماژەیەکە بۆ ڕزگارکردنی مەترسیەکانی لەسەر ئەمن و ئاسایشی کوردستان و کەرکووک و عێراق زیاترەکە. تا ئێستا لە 130 خاکی کەرکووک کە لە قەزای حەویجە و ناحەکانی زاب و عەباسی و ڕەشاد و ڕیاز و زیاتر لە 400 گوند پێک دێت لە ژێر دەسەڵاتی داعشدایە. ئەو گروپە ماوەی 3 ساڵە کردوویەتی بە مۆڵگەی سەرەکی چەکدارەکانی و لەو قەزایەوە سەرجەم بڕیاری هێرش و پیلانی شەڕەکانی بۆ سنووری کەرکووک و دەوروبەری دەردەکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.